پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه و آله وسلم دەفەرمێ لە ڕۆژی قیامەتە خوای گەورە دەفەرمێت محاسبەی عەبدێک دەکات بەندەیەک دەکات دەفەرمێت ئەی فڵان کەس من نەخۆش بووم بۆ سەردانیت نەکردم ئەویش دەڵێ خوایە گیان تۆ ڕەب العالەمینی پەروەردگاری هەموو جیهانانی تۆ چۆن نەخۆش دەکەوی هەتا من سەردانی تۆ بکەم خوای گەورە دەفەرمێ ئایا نەتزانی فڵان عەبدی من نەخۆش بوو تۆ سەردانیت نەکرد باشە نازانی ئەگەر سەردانی ئەو عەبدەی منت بکردایە لەو شوێنەدا منت دەبینی کەواتە نەخۆش لەخوا زۆر نزیکە داواکەم لە خوای گەورە میهرەبان ئەو کەسانی نەخۆشن لەسەر جێگا کەوتونە وەزعیان باش نییە خوای گەورە شیفایان بدات ئەو کەسێک کە نەخۆشە لەخوا نزیکە بۆیە کاتێک کە نەخۆشی دوعا زۆر بکە وعلى آله وصحبه ومن والاه خۆشەویستان خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ كل نفس ذائقة الموت هەموو نەفسێک هەموو ڕۆحێک ئەبێ ناخۆشی و ناڕەحەتی مردن بچێشێت ئەمە سەرنجامی ئەو دنیایە کە ئێمە خۆمانێتیا خراپ دەکەین ئەمە سەرنجامی ئەو دنیایە کە زۆربەمان هەوڵ نادەین کە ئەو قەبری خۆمان وەکو پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم دەیفەرموو ئەی ئیخوانی لمثل هذا اليوم فأعدوا براکانم خۆتان بۆ ئەم ڕۆژە ئامادەکەن ئێمە مردنمان لەبیر چووە بۆیە حاڵمان ئەوەندە خراپە باشە دوایەوەی کە ئەم هەم مردووە دەشارینەوە ڕۆژانە دین و هەفتانە دین مردوەکان و ئازیزەکان و خۆشەویستەکانی خۆمان دەشارینەوە باشە نازانی ڕۆژێک سەرێ ئێمە دێت پێویستە خۆمان ئامادەکەین بۆ ئەم ڕۆژە خۆشەویستان مردن یەکەم شتێ لێمان دەستێنێت ناومان ناهێڵێ لە ناوەکی خۆمانەوە پێمان دەوترێت جەنازەکەی فڵانکەس لەکوێیە با نوێژ لەسەر ئەم جەنازەیە بکەین هەتا ئێستا لە مزگەوتە لە شوێنەکانە گوێتان لێ بۆ بڵێن دەسە کاک فڵانکەس نوێژکەین لەسەر دادە فڵانکەس نوێژ نا لەسەر جەنازە ناوەکەت دەبێ بە جەنازە جا پێشەوەی بە پێت بوترێت جەنازە ناوی خۆت لێ بسێنرێتەوە بەهۆی مردنەوە ئەو مردنت لەبیر بێ ئەو ڕۆژت لەبیر بێ بیرە یەکەم شەوی ناو قەبرت کەرەوە کە حاجی خوای گەورە لێی خۆش بێ ڕەحمی لێ بکات ئەم شەو یەکەم شەوی ناو قەبرت ئەگەر یەکەم شەوی ناو قەبری هەر ئینسانێک و خۆش بێ یەکەم ڕۆژی ناو قەبری خۆش بێ هەتا قیامەت خۆشە بێ ئینشاءالله بۆی ئیمام عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ هەر کاتێ کە باسی مردن دەکرا دەگریا زۆر دەگریا دەیان فەرموو باشە بۆچی باسی بەهەشت و جەهەنەم دەکرێ بەم جۆرە تێک ناچی بێتاقەت نابی دەیفەرموو بیسم لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو قەبر یەکەم منزڵ و جێگای ئینسانە ئەوەی قەبرەکەی باش بێت لە دوای قەبرەکەی باشە بێت ئەوەشی قەبرەکەی خراپ بێت دوای قەبرەکەیشی خراپ جا ئەم شەو تاریکتان نەبیر نەچێت ئەی ئێستا ئەم تاریکێ دەبینن تۆزە بیری ناو تاریکی ناو قەبر بکەنەوە خۆتان بۆ قەبرەکە ئامادەکەن بەخوا ئەم ڕۆیا بەیانی هەمومان دەمرین بەخوا هەمومان دەبینە خاوەنی قەبرێک ئەم کە حاجی ئەم شەو خوای گەورەی خۆش بێ ئێمە بەجێ دەهێڵین کە سوکاری بەجێ دەهێڵێ هەر کەسە خۆی کردەوەکەی ئەمە سەرنجامی ئەو دنیایە کە ئێمە خۆمانی بۆ ماندوو دەکەین خۆمانی بۆ خراپ دەکەین ئەو کەسەی کە نوێژ ناکەی هەتاکە بیر ناکەیتەوە لە خۆت نازانێ ئەمە سەرنجامی تۆشە ئەگەر تۆ ئەوەندە کەسێکی بە جورئەتی بەرامبەر بەخوا و سەجدەی بۆ نابەی ئازای خۆت لە مردن پارێزە خۆت لە مردن ڕزگارکە وەڵا ڕۆژێک دەبێ بە سەربەرزی یا بە سەرشۆڕی بە سەرفرازی یا بە شەرمەزاری بگرێتەوە لای خوا بۆیە نوێژەکانت بکەو بە خۆت بچۆرەوە ڕۆژێک لە پێشمانە هەمومان دەبێ بمرین نامێت زیاتر کاتان لێ بگرم خوای گەورە پاداشتی خێرتان بداتەوە خوای گەورە ئەم هاتم کاتە پێشێ بۆ قیامەتتان یا ربی خوای لە گوناهی کا حاجی خۆش یا ربی خوای قبرەکەی بۆ فراوان کردەوە یا ربی خوای زمانی پاراو کە بە جوادانی مەلائیکەکانی یا ربی خوای قبرەکەی بۆ فراوان کردەوە یا ربی خوای لە ناخۆشیەکانی ناو قبر بیپارێزی خوای گیان ڕەحمی لێ بکەی خوای گیان بە میهرەبانی خۆت لەگەڵ یا بجوڵێرە یا رب العالمین ڕەحم و میهرەبانی خۆت بڕژێنە بەسەریدا آمین 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 وصلى الله على محمد